ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاڕۆیان یاوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەیاننامەی کۆمەڵێک لە کرێکاران و ژنانی شاری سنا بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار. مانگرتنی کامیۆنداران لە کوردستان و ئێران. شەپۆلی نوێی بانکهێشتی چالاکانی کرێکاری لە کوردستان. وتنەوەی دژ بە ڕژیم لەلایەن بەندکراوانی سیاسی ژن لە زیندانی ئەڤین و کۆبوونەوەی ناڕەزایەتی خانە نوشینکراوانی سەنعەتی نەوت لە ئاهواز. بەیاننامەی کۆمەڵێک لە کرێکاران و ژنانی شاری سنا بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار. کۆمەڵێک لە کرێکاران، ژنان و کاسبکارانی شاری سنە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ڕۆژی جیهانی کرێکاریان پیرۆزبایی کرد و خوازیاری کۆبوونەوەی ئازادیخوازان لە شەقامی ناسر خوسرەوی ئەو شارە بوون. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە ئێمە خەڵکی ستەم لێکرا و کرێکار، جەوان، خانە نوشینکراو، بێکار، موعەلیم، خوێندکار و هەموو ئازادیخوازان بانکێش دەکەین تاکو و لەگەڵ یەک بە هاودەنگی دژ بە دۆخی خراپی ئابووری و مەعیشەتی، نەبوونی ئەمنیەتی پیشەیی، جیاکاری جنسیەتی دژ بە ژنان، گوشارەکان لەسەر کرێکاران و کەسەبە و هەروەها سەرکوتی کۆمەڵایەتی و سیاسی ڕاوەستین و ڕۆژی پێنجشەممە 11 گوڵان بکەین بە هێمای بەرخۆدانی چینی ستەم لێکراو. کۆبوونەوەی ئازادیخوازانی شاری بۆکان دژ بە سزای ئەدام. ڕۆژی سێشەممە 9 گوڵان 1404 هەتاوی. کۆمەڵێک لە ئازادیخوازانی شاری بۆکان دژ بە سزای سێدارە کۆبوونەوە و بە بەدەستەوەگرتنی پلاکارد خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئێعدامی هەموو بەندکراوان بوون. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە هاوکات لەگەڵ 66مین حوتەی هەڵمەتی سێشەممەکانی نابۆ ئێعدام، کۆمەڵێک لە ئازادیخوازان لە شاری بۆکان بە بەدەستەوەگرتنی پلاکاردی نابۆ ئێعدام و هەروەها وتنەوەی دروشت پشتیوانیان لەو هەڵمەتە کرد و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی هەموو بەندکراوان بوو. جێگای ئاماژەیە کە سێشەممەکانی نابۆ ئێعدام لە مانگی ڕێبەندانی ساڵی 1402 هەتاویەوە دەستی پێکردووە و تا بە ئێستا زۆربەی چالاکان و بەندکراوان پەیوەست بەم هەڵمەتەوە بوون. مانگرتنی کامیۆنداران لە کوردستان و ئێران. ڕۆژی سێشەممە 9 گوڵان کامیۆنداران لە شارەکانی ئەیوان، مەشهەد و شەهری کورد پاڵپشتی خۆیان لە بنەماڵەی گیانبەختکردوانی کارەساتی لەنگەرگەی ڕەجای ڕاگەیاند و خوازیاری سزادانی تاوانباران بوون. بە پێی راپۆرتەکان کامیۆنداران لە شارەکانی ئەیوانی ئیلام، مەشهەد و شاری کورد دژ بە بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و تەندروستی کرێکاران دەستیان لە کار کێشایەوە و بە مانگرتنیان بوون بە دەنگی بنەماڵەی قوربانیانی کارەساتی لەنگەرگەی ڕاجایی لە بەندەر عەباس. لە مانگرتنەکەدا ئاماژە بەوە کراوە کە ڕژیم نەک تەنیا بایەخ بە داخوازیەکانی چینی کرێکار وەژاری کۆمەلگا نادات، بەڵکو هەوڵی بێدەنگکردنی ناڕازیان لە ڕێگەی سەرکوتور لە سێدارەدانی چالاکانەدات. برینداربوونی دە قوتابی لە ورمێ. ڕۆژی سێشەممە 9 گوڵان 1404 هەتاوی دە قوتابی لە شاری ورمێ بەهۆی ئاگر لێکەوتنی سرویسی قوتابخانە بە سەختی بریندار بوو، ڕەوانەی نەخۆشخانە کراون. بە پێی هەواڵەکان دۆخی تەندروستی 6 کەس لە برینداران لە خراپیدایە و شۆفێری سرویسی قوتابخانەکەیش بە سەختی بریندارە. هەروەها جێگای ئاماژەیە کە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی خراپی دۆخی سرویسی قوتابیان و ڕێگاوبان لە ئێران و کوردستان ژمارەیەکی زۆر لە قوتابیان تووشی کارەساتی دڵتەزێن بوون و ژمارەیەکی زۆر لە قوتابیانە گیانیان لەدەستداوە یان بە سەختی بریندار بوون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری ئاگر لێکەوتنی سرویسی ئەو قوتابیانە زانیاریەک لەبەردەستانی. شەپۆلی نوێی بانکهێشتی چالاکانی کرێکاری لە کوردستان. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دوو چالاکی کرێکاری لە شاری سنە لەلایەن ئیدارەی دڵاتی ئەو شارەوە بانکهێشت کراون و دەبێت ئەمڕۆ لەو ناوەندە ئامادە بن. بە پێی راپۆرتە زانیار دەباغیان بەندکراوی پێشووی سیاسی و چالاکی کرێکاری و هەروەها پەیام فەتحی چالاکی کرێکاری ڕۆژی سێشەممە 9 گوڵان لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەلایەن ئیدارەی دڵاتی شاری سنە
بانگێشت کراون و پێویستە ئەمڕۆ خۆیان ڕادەست بکەن. جێگای ئاماژەیە کەوت و چالاکوانە پێشووتر لەلایەن هێزانامنیەکانی ڕەژیمەوە بە بیانووی ناڕەوا و نایاسایی بانکێشت یان دەست بەسەر کراون. ڕادەزنەکردنی تەرمی حەمید حسێن نژاد حەیدەرانلو بە بنەماڵەکەی. سەرەڕای تێپەڕبوونی 9 ڕۆژ لە یادامی حەمید حسێن نژاد حەیدەرانلو هێشتا تەرمی ئەو گیانبەخت کردووە ڕادەستی بنەماڵەکەی نەکراوە. بەپێی راپۆرتەکان ڕژیمی کۆماری ئیسلامی پاش لە سێدارەدانی ئەو بەندکراوە سیاسیە نەتەنیا شوێن و کاتی لە سێدارەدانی بە بنەماڵەکەی ڕانەگەاندبوو بەڵکو تەرمەکەشی ڕادەستی بنەماڵەکەی ناکات. ناوبراو لەلایەن دادگای حکوومەتەوە سەرەتا بە پەروەندەسازی و پاشان بە سێناریۆسازیەک بە تۆمەتی شۆڕشی چەکداری دژ بە ڕژیم حکمی ئەعدامی بەسەردا سەپێنرا بوو کە پاش چەند ساڵ ئەشکەنجە و ئازار بەبێ هیچ بەڵگەیەکی سەلمێنەر سەرنجام سەرەتای مانگی گوڵان لە سێدارەدرا. وتنەوەی درۆژ دژ بە ڕژیم لەلایەن بەندکراوانی سیاسی ژن لە زیندانیەڤین. ڕۆژی سێشەممە 9 گوڵانی 1404 یەتاوی هاوکات لەگەڵ 66مین هەفتەی کارزاری سێشەممای نابۆی ئەعدام بەندکراوانی سیاسی ژن لە زیندانیەڤین بە وتنەوەی دروژ خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەی بەندکراوان بوون. بە پێی راپۆرتەکان بەندکراوانی سیاسی ژن لەو بەندیخانەیە ڕۆژی سێشەممە دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی مانیان گرت و هەروەها پاژمانگرتنەکە بە وتنەوەی دروشمی بەندکراوانی سیاسی پێویستە ئازاد بکرێن و سوێند بە خوێنی یاران ڕادەوەستین تا پایان و هەروەها وتنەوەی ناوی لە سێدارە دراوان خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئەعدام بوون و کۆماری ئیسلامیان بە بەرپرسی هەموو کارە ساتەمرۆیەکانی ئێران ناوبرد. جێگای ئاماژەیە بەندی ژنانی زیندانیەڤین یەکەمین گروپە کە پاڵپشتی و بەشداری لەو هەڵمەتەدا کردووە. لە سێدارەدانی موحسن لەنگەرنشین ڕۆژی چوارشەممە 10 گوڵان حکمی ئەعدامی موحسن لەنگەرنشین بەندکراوی سیاسی تەمەن 34 ساڵ لە بەندیخانەی خزل حەساری کەرەج بەڕێوە چوو. ناوبراو ڕێکەوتی 12 پوشپەڕ 1402 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری تارانەوە دەست بەسەر و دواتر ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کرا. پاشان لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە بە تۆمەتی ناڕەوا تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل حکمی سێدارەی بەسەردا سەپێنرا بوو. جێگای ئاماژەیە سەرەڕای ناڕەزایەتی بنەماڵەکەی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کۆمەڵگای نێودەوڵەتی ئەم حکومە لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەڕێوە چوو. کۆبوونەوەی ناڕەزایەتی خانە نشینکراوانی سەنعەتی نەوت لە ئاهواز. ڕۆژی سێشەممە خانە نشینکراوانی سەنعەتی نەوت لە بەردەم کانونی خانە نشینکراوانی ئەمانیە لە ئاهواز کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. بەشداربوانی کۆبوونەوەکە دژ بە کەمبوونی حەقدەست و هەروەها دۆخی خراپی ژیانیان ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان دابینکردنی بیمەی دەرمانی و هەروەها بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی کرێکاران بوو. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ناڕەزایەتی خەڵکی دزفول لە بەردەم فەرمانداری ئەو شارە. ڕۆژی سێشەممە 9 گوڵان خەڵکی شاری دزفول دژ بە ئەگەری لە سێدارەدانی دوو بەندکراو لە بەردەم فەرمانداری ئەو شارە کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەیان بوون. ئەو دوو بەندکراوە بەناوەکانی مەحموود ئوستاد مەمزایی تەمەن 35 ساڵ و کەریم فەرەخواند تەمەن 31 ساڵ لەلایەن ناوەندە قەزاییەکانی ڕژیمەوە بە تۆمەتی دزی چەکداری حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. بەڵام سەرەڕای لێخۆشبوونی ماڵدزراوەکان بۆ بەڕێوەچوونی سزای ئەعدامەکەیان ڕەوانەی ژووری تاکە کەسی کراون. خەڵکی ناڕازی بەم حکم و کردەوە نایاساییەی ڕژیم لە بەردەم فەرمانداری ئەو شارە کۆبوونەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی ئەعدامەکەیان بوو. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.